دووبارە سەڵاو بڵێ دکتۆر بۆ وەڵامی پرسیارەکان سەرەتا دێمە لای تۆ سێ خولەکتەیە بۆ وەڵامدانەوەی پرسیارەکان تا کورتتر بێ باشتر. بۆ پرسیاری کاک پێشەوە وتم سیاسەتی حەکیمانە. سیاسەتی حەکیمانە ئەو سەستێکەوە بەرژەوەندی کورد لە چاو بگرێت نەک ناکۆکی حیزباتی ئەوە بە کورتێکە یعنی حەق کوردیش یعنی ناوەندێک شوێنێکمانە بێ لەبێ بڕیارەکانێنی هەمان بێ و لێ وەریگرینەنی وەکو بڵێ مەجلیسی ئەمنی قەومی کوردی بێ یان ناوەندێکی بڕیاردانە بێ لە کووردا سەرۆکەکان و هەموو لایەنەکان لەوێەوە ئەو شتانە وەرگرن بۆی بەرژەوەندی کورد لە بەرچاو بگرن نەک بڵین خلافی یان ناکۆچی نێوان حیزباتی ئەو کاک مراد محەممەد باسیوەیە کە سیاسەتی تاالبانیان بارزانانی بۆ مالێکی باشترە من پێم وایە لە سەر چاکی خراپی نییە سیاست ئەوەیە تۆ هەد ئامانجێکردێ ئەو ئەمانجد بێنە دی جا نازانم ئێستا سیاستێکی و پاچێتی و پارتی لەوەیەکەوە بۆ خۆیان ویان ڕێخستووە بڵین ئەویان لەگەڵ لایەنێک پەیوەندی باژێ ئەویکان ئەوە بێ یان هەر بۆ خۆی ئاوا هاتووە ئەوان نازانم بەڵام بە شێوێکی ئامێبی من پێم وایە هەموو بەرپرسانی کورد دەبێت لەگەڵ لایەنەکانی تری غیری کورد لە عێراقدا سیاستەشوا بکەنکەوە ئامانجەکانی کورد بێن نەدی ئەو برادێری تر باسی خیتابی یەکگرتووی کرد ناوەکەی نازانم طبعا کورد دەبێت خیتابی یەکگرتومانە بێ یعنی تۆ ئەگە بێبێ بەرنامە هەجی شەبکەی شتەکەت سەرکەوتنێ بەرنامەکەمان چیە لێرە هەموو لایەنەکان ڕێککەوین بەرنمەیەک داڕێژین بۆ بەغدا بۆیکەوە ئەو داخوازانی کورد کە لە دەستوری عێراقیدایە جدوەلێک یان خشتێکی بداین بۆی کەوا جێبەجیانکەین و هەموو لێوە تعلیمات وەرگین ئەوە ئەوێن کاک زانا عومەر نازانم ئەوەی منەوە زەم باسی ڕاگرن دەستوری کرد لە دەستوری عێراقدا هیچ مادەیەک نێ باسی ئەو کەوا دەستور ڕابگیرێت بۆ کەسی ژنێت یانی ئەوە ڕناگیرێ وەزانم کاک بیلال نامیق باسی ئەو بکردکەوەمانەوەی کورد لە بەغدا کابراکێ ناوی جۆناسان ڕانداڵە سوحەفێکی ئەمریکا دەڵێ کورد 10 ساڵ 15 ساڵ شەڕ دەکە بۆ ماوەی 5 دقه لە مێزی مفاوازە دەیدۆڕێنێ ئێستاش ئێمە ئەگەر بێت و لە بەغدابین بۆ خۆمان دەتوانین یاساکان دەرکەین دەتوانین یاساکەم گۆڕین وابێ لە بەرژەوەندی کورد بێ بەڵام ئێمە کە لە بەغدا بکشێنەوە ئەوان دەری دەکەن وەکو زمانی ڕابردوو زۆرمان زیان کردووە ئەگە بۆ خۆمان لە بەغدابین و یعنی داکۆچی لە بەرژەوەندەکانی کورد و لەو یاسانە وا بکەینکەوە بەرژەوەندەکانی کورددا ڕنگداتەوە ئەومان باشترە نەک بایتەخت بۆوان چۆڵکەین لەوانەیە هەندێک لیان پیان خۆش بێ کورد لە بەغدا بکشێتەوە بۆی جارێککە ئێمە بۆ متەمەڕی دوانە بزان و جارێککە شەڕ دەست پێکاتەوە بەڵام بۆ کورد باشترە هەمیشە لە بەغدا بین و داکۆچیان لێ بکەین و لەگەڵ لایەنەکان بە جۆرەی دەستوری عێراقی ئەوە ئەوێن باسی ئەوزانام دەرێک لێرە باسی حەفدی شوباتی کرد ئەوەختی لە خۆپیشاندانەکانی حەفدی شوبات ئەو بڵێن لە کوردستان شتێ دروست بووکەوە لە کەرکووک خەتەری لەسەر و هێزەکان چونەوەی ئەوەش لایانی پۆپۆزیۆن وا بوو ئەوە تەبریدێکی حکوومەت هێرمی کوردستانە بۆی کەوا فشاری خۆپیشاندەران لەسەر حکوومەتی هەرێم کەم بووتەوە ئەو تەفسیری بۆ کراوە ئەو کێشەیە من پێم وایە ئەو ئەگەر بێت و تا عێراقێکی مستەقیر و سەقامگیر بێت و دەستور جێبەجێ بکرێ ئەوە لە بەرژەوەندی کوردای ینی ئێستا لە بەرژەوەندی نە لە شیعەت نە بەرژەوەندی شیعە نە بەرژەوەندی سونە نە بەرژەوەندی کوردنیەکەوە ئەو ناسەقامگیریکەوە لە عێراقیە بەڵکو بە هەموو لایەنەکان شتێکی لەوە دەکەنەوەکەوە ئەوان پەیوەستن بە دەستوری عێراقیەوە بەڵام کە دێتە سەر یاساکان زۆریان ینی هەرێکە و داواکاریش لە یاساکاندا وەکو مەحکەمەی ئیتیحادی ئێستا لیژنەیەکی پێڵێن لیژنەی فقاعە ئەو لیژنە 5 کەسە لەسەرەوە تا ئێستاکە قانونی مەحکەمەی ئیتیحادی دۆک لەسەر ئەو 5 کەسەیە لایانی شیعڵێ بە 3 کەسمانە بێ دۆکانی کەس بڵێن لایانی کورد و سونە بن لایەنەکانی بڵێن کورد و سونە داوا دەکەن ئەڵێن دوو شیعە بێ یەکیان مەسیحی بێ و لەگەڵ یەکیان بڵێن عێراقی و یەکیان کورد بێ ئێستا لەسەر ئەوە ڕێک ناکەون چونکە ئەو لیژنەیە کە دروست دەبێت لیژنەی فۆقە زۆر گرینگە لەوانەیە عێراق بەرەو وڵایەتی فەقیه بەرێت جا تا ئێستا محکەمەی ئیتیحادی کەماوەتەوە لەسەر ئەوەیە کە لەسەر ئەوانە ڕێک ناکەون شتێکی تریش وەزام خێڵان بوو خێڵاوەتی کورد بەرنامەی نییە زۆر بە کورتی دکتۆر زۆر بە کورتی کە دەڵێم کورد بەرنامەی نییە ناوەندێکمان نییە پرسی پێ بکەین بۆ بڕیاردان ئێستا لە هەموو وڵاتان ئێستا بۆ تورکیا مەجلیسی ئەمنی قەومی تورکیە لە هەموو وڵاتەیە ئەو وڵاتان ئەمریکا مەلاین دلار سەرف دەکات بۆچی بۆ مؤتەمەرات و وەرکشۆپ ڕای ئەو پسپۆران وەردەگرێت کۆی دەکاتەوە بیداتە وەزارەتی خارجی بۆی وەزارەتی خارجی ئەمریکی لەسەر ئەوڕیانە بڕە بەڵام لە داخەوە لە کوردستاندا ئەو مؤسسات و دامەزراوەمان نییە کە هەموو لایەنەکان لێەوە بڕیارەکان وەرگرن و جێبەجێکن بەڵێ سوپاس دکتۆر ئاکۆ دێمە لای تۆ ئەگەر پرسیارێک تا ڕاستە کرابێ وەڵام من لەوەی کاگاریەوە دەست پێەکەم بە ڕێزی وتی پێم سەیرە کە تۆ پشگیری لە گۆڕان و یەکێتیەکەی دیارە من نەموت پشگیری لێکم وتم ئەگەر بێبەش کرابن پرسیان پێ نەکرابێ حەقی خۆیانە کە ئەوان بۆ شێوەیە هەڵوێز نبینن دیارە من مەبەسێکی سەرەکیم لێرە هەیە
من مەبەستمەوەیە کە ئێمە پێویستە وەکو کورد لە هەندێک مەسلەی استراتیژیە و بە تایبەتیش لە پرسەنەتوایەتەکانە لەگەڵ حکوومەتی ناوەندیە ئێمە پێویستە خیتابی خۆمان ڕێک بخەین و لە هەمان کاتە ئێمە یەکگوتار بین و ئێمە بەهێز بچینە بەغدا. بەڕاستی هێز تەنها ئەوە نییە کە تۆ ژمارەی چەکدار و لە ڕووی ئابوووریەوە بەهێزبی هێز لە بەشێکی گەورەی هەیە لایەنێکی تری هەیە کە هێزی سیاسیە هێز لە ناوخۆ دەستپێکان نەک لە دەرەوە ئەگەر هاتو تۆ لەسەر ئاسی ناوخۆ بەهێزبی هیچ لایەنێکی دەرەکی ناتوانێت ڕەخنەت لێ بکرێت یاخود درزت تێبخات یاخود بە شێوەیەکی تر بەکارت بێنێ ئاژاوت بۆ دروستکە. ئەگەر بەهاتە لە هەرێمی کوردستانە بنەما دیموکراسیەکان زیاتر بچەسبێنە و ڕێزی ئازادی و لایەنەکانی تر و یاسا سەروەر بواە و بە جددی دامەزراوە ڕسمیەکان ئاکتیو بوونە و بەکاری خۆیان هەڵبسانایە واتە سیستمێکی تەندروستی دیموکراسی لە هەرێمی کوردستانە بواە ئەو وەختە ئێمە زۆر بە ئاسانی گەمەکەمان لەسەر ئاسی دەرەوە بردەوە ئەو وەختە مالکی ناهات منەت کا بەسەر ئێمە یا ڕەخنەمان لێ بگرێت لە تەلەڤیزیۆنەکەەوە پێمان بڵێ ئێوە نەوتەکەتان وا لەکەن ئێوە بۆ شێوەیە گەندەڵیتان هەبوو ئەوە بۆ شێوەیە بوو بۆیە پێویستە ئێمە ئەگەر بمانوێ ئامانجەنەتەوەیەتەکانی خۆمان بهێنینە دی ئەبێ لە ناوخۆ دەست پێکەین ناوخۆی هەرێمی کوردستان باش بکەین هێز لە ناوخۆ دەست پێکە نەگلەوەی کە بڕین لە دەرەوە یاخود لە هەندێک شوێنی ترەوە زۆر بە کورتی دکتۆر بەڵێ پرسیارێکی تر کاکزانە کردی پێم وابێت دکتۆر بازی جوابیایەوە کە دەستور ناتوانرێت ڕاگیرێت بەڵام مشکالێتێکمان هەیە کە کار لە حقیقەتە زۆربەی لایەنەکان نەک تەنها مالکی کار بە یاسا بۆ بنەما دەستوریەکان ناکەن و کاتێکیش دیکتاتۆرێت دروستە بێت کە بەدەر لە دەستور و بەدەر لە یاسا دەسەڵات بگرێتە دەست و ئەو وەختە هەموو یاساکان پێشێل بکات یاخود دەست و پێشێلکات. بەڵێ سپاس کاگعرف دێمە لای تۆ گەر بە کورتی وەڵامی پرسیارەکان بیتەوە بۆی نزیکبوونەوەی یەکێتی و گۆڕانی کرد کاریگەریەکانی چێوێت لە مەسلەی مالیکی من پێم وایە نزیکبوونەوەی یەکێتی و گۆڕان تەنها کاریگەری ئیجابی نابێت لەوەی کە تەنها لە بەرامبەر مالیکی یەک هەڵوێز بین ینی با ئێمە ڕاستیەکەی بینە پێشاوی خۆمان ئەو درزەی لە ناوی یەکێتی دروست بۆ دروستبوونی گۆڕان بۆ هۆی ئەوەی کە ینی ئاشتی کۆمەڵایەتی لە کوردستان بە ئەندازەیەک تێک بچێت کە ڕەنگ هەروە بە ئاسانیش جارێ چاک نەبێتەوە ڕەنگە ئەم کەلتوری یەکتر قوبوڵ نەکردنش تازە نەبێت لە مێژووی ئێمە ڕێگوڕیشی قوڵی هەیە شۆڕبینەوەنا مێژوو بەردەوام براکانم دەستیان چۆتە خوێنی براکان ئەوەندەی دژمنانمان زەفەریان پێبردوین دوجار هەر لە پراوێزی ئەوەیە بۆ کە خۆمان ناکۆبووین بۆیە هەر هێزێکی سیاسی لە کوردستانە گەر بگاتەوەی نزیک بنەوە چارەسەری چێر و گرفتەکانم بکەن من پێم وایە بە خزمەتی یەکریزی خەڵکی کوردستان و خطابی کوردی بە قازان دەشتێتەوە بە تایبەتیش یەکێتی و گۆڕان چونکە ئەو سراعە زۆرتر لێرە قوڵ بۆ لێرە شەوە چەکەری کرد بۆی خلافات دروست بێ لە بینی جارێکی قوڵ بێتەوە بۆ نێوان پارتی و یەکێتی و ئەوی بەغدا و هەرێمی کوردستانیش کاکسەر بەس باس گلەی لە میدیای کوردی کرد بەڕاستی ڕەنگە و گلەی زۆر بمان بێت بەداخەوە میدیای کوردی خەمی نەتەوایەتی نەبووە خەمی سەرەکی میدیای کوردی ئەوەندەی ئێستا لە ئەگەر کەسێک بەس دراسەیە بکات لە ناو ڕۆژنامە و میدیاکانی خۆمانە و چۆن ئەو بابەتانی کە بەشێکی زۆری بڵاوکرێتەوە زیان بە ئاسایشی نەتەوەیەتی و زیان بە تێکشکاندنی ئینتیما بۆ نەتەوە نیشتمانەگەێنی من پێم وایە زیانەکانی ڕەنگە ژمار نەکرێنەوە زۆرن و ئەمە گلەی هەمومانە و خۆشمان میدیاکاری نەبێ هەست کەس لەلای خۆیەوە خۆمان بە بەرپرسیار بزانین بە ڕێزێک باسیەوەی کرد کە دەنگ لە دەست چووە سەبەبەکەی من گوایوتم پارتیویشێتی پشتی شێریان بەرەکەوێ ئەوە لێ ئۆپۆزیسیۆنیش بەرپرسیارە من ینی سەرتا قسەکانیش بۆ بڵم هەمومان مەسئولین لەوەی کە نابێ خۆمان بزیینەوە بەڵام ڕاستیەک هەیە دەبێ خۆمان هەڵ نەخەڵەتێنین دروستبوونی گوتاری کوردی یەک گوتاری بە دروشم دروست نابێت یەک گوتاری دەرەنجامی ئامانجی هاوبەش و استراتیژی هاوبەشە ماوە دوو بڕگەم ماوە دەبێت زۆر بە کورتی هەڵ لە سێخولەکە کەس لاتان ناوە من وەبزەم کەمتر قسم کرد لەسەرەوەی تاگلێنە حکم لە عێراقا کرێت دە جاری تریش مالیشی بگۆڕین دە مالیشی تریش بێ دڵنیا بن هەر تاگلایەنێ چکە خەلەلێکی لە دەستور دەسەڵاتی لە یەک جومگەیە کۆ کردوێتەوە کە ناوی ئەنجومەنی وەزیرانە بۆیە شەڕیشیان بوو لەسەر پۆستەکە دەبێت سڵتە لە عێراق تەوزیع بێتەوە بە یەکسانی بەسەر هەموو دەسەڵات ئەو سێ پۆستە سەرەکیە خەندەخان پرسیارێکی لەسەر چ نمونەیەکەی بکەینە نمونە تا ئێمە لە عێراق دڵمان پێخۆش بێ بۆ مستەقبل بڵین پێکەوەژین کەمە دو قسەمە لەسەرەوە بە باوەڕی من یعنی ئەمە بەشێکە لە بدبەختی و نەکبەتی کورد ئێمە قەدەر وای کردووە لەگەڵ کۆمەڵگایەکی خیاڵیشی ئەژین کە ناوی عەرەبە سەدام کەڕوخا کە سەدامی ئیعدام کرا بە باوەڕی من دەبوو بێتە عیبرەت بۆ هەموو بەشەریەت بەڵام 2 ساڵ دوای ئیعدامکردنی سەدام بەشیرمان بینی لە سوودان چی کرد ئەمە پەیوەندی بەم کەلتورە خیاڵیشیەوەیە کە لەم ناوچەیەن کە ناوی عەرەبە کە ئێمە لەگەڵێژین تاکە چارەسەر ئەوەیە کورد دەبێ بیر لەوە بکاتەوە ڕێگەی دەربازبوون بدۆزێتەوە چۆن لەگەڵ عەرەب ڕزگارمان بێت چۆن بینە خاوەنیانی نەتەوەیەتی خۆمان کاک عەبدوڕەزاق دێمە لای تۆ تۆ شەروەکەوان گەر بە کورتی بێت ناوەکان وڵی ئەگەر ناوەکان بیر چوو برادێک پرسی کاکزانە نازانم کاکزانە کێشە نابێت گەر وەڵامی پرسیارەکان بیتەوە خۆیان دەزانن دروست نەکرا
جنابت بوينيا من جنان بوشي دوزنك والله للري عاطفية ومن نازم للري سياسية ويسا زوري كشي باسي بكين ظروف لبعض بو والله للري عاطفية والله خوز راسته يعني زور او برسياري زور معقولة اكلا اي تربيه اگر بته باسي بكين وكوتم زورج اويرك او زورج كشي كاك ديلان باش موت كاك ديلان نامق وتي سر بلال كاك بلال وتي سروشي هريم صلاحيه الاتفاقيه هولينا سروشي هريم صلاحيه داو مالكي سروشي هريم زال بوكو صلاحيه بوغي طرف يكبوا اتفاقيه هلا هولير بوا هلا وين سروشي هريم خان خيبوا كل ساعه خان خيبوا نك سروشي هريمش او اتفاقيه بوكو بلادانش باسكلا رنج حساب تفاصيل بس اتفاقيه باسي تنظيم السلطه كاتا ولا كل العراق ونيا دا مثلا طبعا يعني باسي همو اشتغل ابي لا كورتي كي تتواقع ولا بقرينه بالدستور او نيوتو مالكي بويك مالكي على ليستم بني او ني واكل انك انا ارتي مقابله انا ارتي ليستم بني او ليستم بني او اسلوبي صدام ومعمر قذافي وبشار اسد وامانه او ابو مالكينا هاتو تشكو مالكين وكو على بالي من المفترض لدوله الديمقراطيه يجي لبرو بيني داوي ليس لخلقه كسج بيني او اللي راه بين الاستباته يطلباته داوي لك او تنفيذك بس او ابوك مثلا استك كاك وش برادري كاكونر محمد نظام كشنابه باشا الله بوشي سروشي هريم كيالاني دولتك ناشطه بردمي برلماني كردستان والله من جوا عالم بلان بالتاكيد او الروجيك ان شاء الله اعلاني دوله دكين بالتاكيد بين بردمي برلماني كردستان ولا بردمي برلمان ومن 50 عليكم لبرشاو ابي جرايب مزارج لي بيو ابي كاغنو شوانج لي بيو ابي همو حزب كان كردستان لي بن چونك اوقع عليك مصيري همومان لك همومان 5 مليون كي هالمي كردستان ديم 40 مليون كردي بيو بندا لبرو بالتاكيد او قرار يغنيه وكو كاغ عارف جساد فكر نسويتي هي متنيا بيدا لصلاحيتي او بالنبي شيء ونهايو باشانه بالتاكيد به همومان راضي من السري شلون لصالينا 2005 للرابرسيكا نو هشتوني كرد نيو دوله مانوي بلاش اسامي جلم لاخر قصي خندقان وتي شلون لقى العراق واب بجين بتصوري من متغازي من عراق تازه وكل شيء انا ما لقى بجين ابي وكون ريتشكي ريبازك شيء دوزينه ويا دليفيتي تاريخي دوزينه تاعها قبل كاك جا واحد في سنه مالي خوتاني بجا مالي خومان يبقى دارم او فرصه تاريخيه زوبت بەڵێ ئەسپاس کاگالف دێمە لای تۆ بۆ قسەکردن لەسەر تەوەریەکی گرنگی تری بەرنامەکە مالێکی لە چاوپێکەوتنەکەی نارتیا وتی مادەی 140 لەلایەن نەزانێکەوە نووسراوە یان بە ئەنقەز واداڕێژراوە تۆ تا چەند لەگەڵ ئەم قسەیە هاوڕای وڵا بەدڵنیە لەگەڵم قسێنین مادەی 140 من ینی کاتی خۆشی ڕەمەوە بوو ئێستاش و بەداهاتوش پێم وانە بوو نەخشە ڕێگایەک بێ چارەسەری کۆی کێشە نەتەوایەتیەکانی ئێمەوە کێشەی خاچی ئێمە بکە لەگەڵ عێراق بەڵام دوجار بەپێی ئەو ناڕەزایەتیانی کە هەبوون لە عێراق و نارەکانی تۆش کۆمەوە نەبوو تەنها کوردی نووسێتەوە ئەکرا بڵێن مادەی 140 دەستکەلایەکی باش بوو بۆ ئەوە ئاساییکردنەوەی ئەو ناوچانە و دوجار بە شێوەیەکی یاسایی و دەستوری چارەسەر بکرێت کە بە مادەی 140 ئێمە هێشتا بەشێک خاکمان لەدەستەچێ یعنی کورد دەتوانم بڵێم تەنەزولی زۆری قوبوڵ کرد کە مادەی 140 قوبوڵ کردو بەڵام ئەمەی مالیشی من بە سوکایەتی تێگەم کە بەو مەفهومە لە تەلەڤیزیۆن ئەڵێ بە تایبەتیش کە بەرپرسیارەکەی لە کۆڵ خۆی کردەوەتی ئەوەی پەیوەندی بە منەوە تەواو بووە ئەوەی ماوە داهێشانی خەڵکی ترە مادەی 140 کە چەند بەند و بڕگەیەک بەداخەوە وتت کاتەکەت کورتەوانە مالیکی ئەوەی کە ئێستا جێبەجێ کردوتە تەنها پێکێنانی لێژنەیەکە بۆ قەرەبووکردنەوە و تا ئێستا کەمتر لە 150 قەرەبوو جێبەجێکراوە بە شەشی چ جای بەند و بڕگەکانی تری تا ئێستا لە لیژنەی باڵای مادەی 140 7920 خێزانی عەرەب ماوەن قەرەبوو وەربگرن کەواتە بەو شێوەیە کە دەڵێت کێشەکە ئێستا لای سەرۆکایەتی کۆمەڵ و پەرلەمانە و لای سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران نەماوە نزیکەی 500,000 عەرەبەکە کە بەپێی دەستور ئەبێ بڕۆنەوە مالیکی خۆی لەمە دزێوە و 11900 شتێکیش 11262 عایلی عەرەب تا ئێستا تەعویزی وەرگردووە ڕەنگە 5000 لە کەرکوو ماوە نەڕۆشنەوە لەبەرەوە مالیکی ئەمە یعنی شتێک بفڕێدا یعنی جۆرە لە کۆڵکردنەوەی مەسئولیت لە کۆڵ خۆی ژینە مالیکی بەپێی دەستور مەسئول بوو ئەبوو لە پێشترە جێبەجێکراوە لە بڕگەی 22 کارنامەکەی خۆیدا خۆی پابند کردبەوەی لە وادەیەکی دیاریکراوە بە چەند قۆناغی جێبەجێکرا زەحمەت نەبێ کوا تەعویزی ئاوارە خۆ هەموو ئاوارەیەکە بێ بەپێی دەستور زەوی وەرگێ کوا
گەڕانەوەی مەفسوڵینی سیاسی کوا چارەسەرکردنی کێشەی نیزاعاتی ملچیە کە ملیۆنێک و 200,000 دۆنم زەوی کشتتوکاڵی کورد و تورکمان لە کەرکک تا ئێستا دەستی بەسەرگیرەوە لەلای عرب ئەمانە پێش دیاریکردنی سنووری پارێزگاکان ئەنجام بدرێن بەڵێەوە بە پێی دەستور بەڵێ ئەمە هەر لە قۆناغی قەرەبووە هەجارێ بەڵام مالیکی وەفدێکە نێرێ بۆ کەرکک 5,000 دۆنم زەوی لە کەرکک کوردە دەنا وەقفی شیعیەوە بەبێەوەی ئیداری کەرکک ئاگای لێبێ بێەوەی گروپی ئەنجومەنی وەزیران ئاگای بێەوەی وەزیرە معنیەکە ئاگای لێبێ لەبەرەوە مالیکی ڕاست ناکە بەداخۆ بەرنامەکە ینی تەوەرێکی کەممان بۆ تەرخان کرد و تێر نابێ من داواتان لێکم نارتی حەقە چۆن مالیکیتان داوت کرد بۆ بەرنمەیەک بەرنامەیەکی تابێتش بکەن لەسەرەوەی خەڵک بێشی کاری بۆ قسەکانی مالیکی بکات چکۆ ئەمە ینی شەقامی کوردی تێکدا قسەکانی مالیکی بەشێکی قسەکانیشی ڕاستن بەشێکی قسەکانیشی ڕاستن بەڵام دەبێت بێ خەڵک شی بکاتەوە و مالیکیش زۆر بەرپرسە لە زۆر شتیتر و دەبێت ینی سنووری بۆ دابنرێ لەبەرەوە من باوەڕم وایە قسەکەی کە جۆری لە کۆڵخۆکردنەوە بوو و تاپێک بوو فڕیدا دێمە لای تۆ ناچارم کە بەسەر پرسیارەکانە بڕۆم مالکی دەڵێت کە کورد مافی ئەوەی نییە لە کەرکک کۆبێتەوە کوردیش ئەڵێت کە مالکی مافی ئەوەی نییە کە لە کەرکک کۆبێتەوە لە کاتی هاتنی مالکی ڕۆژێک دوایەوە بینیمان جێگری سەرۆکی حکوومەت هێرێم ڕۆشتە ئەوێ وەگلەی ئەوەش کە کاگارە فیژێکێک بلەوانە کە گلەی ئەوەی لە پارێزگاری کەرکک کرد کە لەوێ نەدەبوو پێشوازی لە مالی بکە بەڵام ئەوەتانێ سەرۆکی دیوانی سەرۆکایەتی هێرێم دەڵێت کە بە ڕەزامەندی هەرێک لە تاڵەبانی و بارزانی بۆ ئەم پێشوازیە کەواتە ئەم مەسلەیە ئەم ڕکابەریە مانای چییە گەر زۆر بە کورتی وەڵام پێم وایە تقریبەنەوە بۆتە شەڕی ڕاگەیاندن وای لێ هاتۆشتەکە بۆتە شەڕی ڕاگەیاندن نەجینا بڵین کوردستانی و کەرکووکیش مش عێراقە بەڵام تاریخیان کوردی چیە بە مێژوو کوردی لێ بووە بێجگەلەوە تعلیقم بۆ قسەکەی عارفیش بۆ مادی سەوچل ئەوەی کە زۆر مهمە لە مادی سەوچل بێجگە لە قەرەبووەکە گەڕانەوەی سنووری ئیداریە گۆڕینەکانە ئەگەر بێت و سنووری ئیداری کەرکک گەڕێتەوە بە ئەو مەراسیمانەی کە دەرچووە خۆی ئەو یاسای مادی سەوچل لە ساڵی 2007ەوە چارەسەرێکی پێشکەش بە ئەنجومەنی وەزیرانی عێراق کردووە ئەنجومەنی وەزیری عێراق لە ساڵی 2011 پەسەندی کردووە ئەو باسی چ دەکات یەکەم گەڕانەوەی چەمسەماڵ و کوفری و کەلار ئەو گەڕانەوەی جەبارە و قەرەتەپە و جەبارە گەڕانەوەی دووس گەڕانەوەی زاب بۆ مووسڵ گەڕانەوەی سەرگەران بۆ هەولێر گەڕانەوەی بڵین ئاڵتون کۆپری بۆ کەرکووک ئەگەر بێت و ئەوانیان ئاوادانکردنەوەی بڵین شوانە یای چییە قەرە هەنجیرە قەرە حەسەن ئەوانە گە بێت و ئاوادان بکرێنەوە ئەگەر بێت و ئەوانە جێبەجێ بکرێ یعنی تقریبن ئێستا بڵین لە ئەو هەڵبژاردننی کە کرایی آخر پەرلەمانی کورد لە سا 49 بوو غیرە کورد لە سا 50 بوو بەڵام ئەگەر بێت و ئەو سنوورانە بگۆڕێن و بگەڕێنەوە سەر کەرکک ئەوە کوڕ ڕێژەکە دێ لە 63 زۆر سپاس کاگە بڕۆزاق دێمە لای تۆ پرسیارێکی تر لێ مالکی لە قسەکانی دووپاتی کاتەوە کە ئەوان نانەوێت بەهێز و سەرباز خۆیان بسەپێنن بەسەر هەرێمی کوردستانەوە دەشڵێت کە ئێمە زۆر جار لە هەرێمی کوردستانەوە گوێمان لە تەپڵی شەڕ دەبێت زۆر بە کورتی من نازانم ئەوە مالکی بۆ خۆی قسەی تەمان قسەی زۆر کە بوو کاگوتی منیش اقتراحەکەم ئێوە خەڵکێک بانکەن بەس قسەکانی مالکی هەر خۆشتان ڕەنگە لە ڕێی اخلاقیشەوە لێ مەزموت چکایە 2 ساعتان پێوە خەڵکی کوردستان پێ قابل کرد ئەبێ 2 ساعتیش تەخسیسکەن بۆی خەڵکی کوردستان جواب باتەوە بەتایبەتی و خەڵکی کوردستان و سەرکردەکانی کورد بێت جوابی بنەوە چونکە قسەی زۆر بێسەروبەری کرد مالکی نەک ناتوە نەک تهدید ناکە جایخوا تهدیدیشمان بکە نەخێ پێی ناکرێ بۆ مالکی ئامرفۆجی ئامرلیوای هەیە گوێی لێ ناگرێ یعنی لەبیر نەچێت جێشی عێراق محافظەیە چۆن وەزیفە ئیدارەکانی جێشی عێراقیش محافظەیە مالیشی مەگە بچێ ئەو ئەلویە و فەوجانەک وەکاتەوە کە سەر بە خۆین کە سەر با بڵێن لە گروپەکە و لە حیزبەکەی خۆین ئەوانەک وەکاتەوە بیانکا بە گەشت کوردستانە کە ئەو ڕۆژگارە بەسەر بچووە بە تەسەوری من ئەو قسەی مالکی ئەبێ ئەو دی بکەنێتەوە ئێمە تهدیدمان نەکردووە ینی پێمەکرێ بیکەم منیش ئەڵێم ینی وەکو عاتیفە نایڵێم وەکو هیوادارم ینی لە ڕووی مادیەوە لە ڕووی باسی سیاسەت دەکەین ئێمە مالکی ئێو هێز و قووەت و شخصیت و مەکانەتی نێ بتوانێت تهدیدی کوردستان سپاس دکتۆراکۆ دێمە لای تۆ وەکو دوا پرسیاری بەرنمەکە یەک خولەکتەیە بۆ وەڵامدانەوەی پرسیارەکەم تا چەند هاوڕای لەگەڵ ئەو بڕوایی کە دەڵێت هەرێمی کوردستان زۆنێکی داخراوە مالکی ئەم وایود لە بە قسەکردن لەسەر داهاتی مەرزەکان و ئیبراهیم خەلیل و نەو دەڵێت هەرێمی کوردستان زۆنێکی داخراوە تەنها دوو پارتەکە دەزانن چی لەم هەرێمە دەگوزارێت و خودی کوردەکانیش نازانن چی دەگوزارێت زۆر بەڵین بەشێکم قسەی ڕاستە
کە لە هەرێمی کوردستانە جۆرێک لە ناشەفافێت هەیە داهاتی هەندێک لە مەرزەکان داهاتی گرێبەستە نەوتیەکان و چۆنێتی ئیمزاکردنی و گرێبەستانە و هەموو ئەو داهاتانی تر کە لە هەرێمی کوردستان کۆکرێتەوە کە ڕوون نییە بۆ خەڵکی کوردستان چۆن و چۆن خەرجەکرێت و چەنی بەر هاوڵاتیانەکەی بەڵام بەشێکی تری بۆ شێوێ نییە کە ئەوەی کە ئێمە بیستمانە بەشێک لەو بودجەیە ئەدرێتەوە بە ڕێگای تایبەتی خۆی درێتەوە بە حکوومەتی عێراقی و لە ڕێی ئەو لە ساحەڤە ئەبرێت کە یەت بۆ هەرێمی کوردستان بەڵام بە شێوەیەکی گشتی ئێمە لە هەرێمی کوردستانە هەندێک ئیشکالێتی بنیەویمان هەیە ئەم ئیشکالێتانە پەیوەندی هەیە بە بودجە بە مەسەلە دیموکراسیەکان بە دامەزراوە ڕسمیەکان لە هەرێمی کوردستانە کە ئەمانە تا ئێستا نەتوانراون سەر پێی خۆی بخرێت نەتوانراون ئاکتیف بکرێت کارا بکرێت و ئێمە هەندێک کێشەمان هەیە ئەگەر ئەمانوێت لە بەرامبەر مالیکی یاخۆ هەچ کەسێکی تر لە دەروی هەرێمی کوردستان بۆچینەوە پێویستم کێشانە چارەسەرکەین ئێمە سەرەتا خۆمان باشکەین دواتر ئێمە بێن قسە لەسەر خەڵکی تر بکەین سپاس بڵێ لە کۆتاییدا زۆر سپاسی کاک عەبدوڕەزاق عەلی بەڕێوەبەری ئاژانسی پەیامنێر دکتۆر ئاکۆ حەمەکەریم مامۆستای زانستە سیاسەکان لە زانکۆی سلێمانی کاگعرف قوربانی ڕۆژنامەنووس دکتۆر بایازید حەسەن پارلەمانتاری عێراق لەسەر فراکسیۆنی گۆڕان لە کۆتاییدا دووبارە دەستخۆشی لەو خوێندکار و ڕۆژنامەنووسانە دەکەم کە لە بەرنامەکە ئامادەبوون جێی خۆیەتی زۆر سپاسی ئەو ستافە ئازیزە بکەم کە هەمیشە لەگەڵم ماندووە بن بۆ ئامادەبوون لە بەرنامەکانی داهاتووی بەکراوەیی و گەیاندنی ڕەخنە و پێشنیاز و پرسیارەکانتان دەتوانن پەیوەندی بە لینکی بەکراوەی بکەن لە سەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک تا بەرنامەیەکی تر بەخواتانە سپێرم و ماڵتان ئاوا بێت.